لە شاری هەڵەبجەین بۆ ئەڵێن لە شاری هەڵەبجەین چونکە هاوڵاتیانی شاری هەڵەبجە دانیشتوانەکەی ئەخوازن ئەم شارە بکرێتە شارێک و چیتر بە قەزایەک یاخو شارۆچکەیەک نەناسرێت بەڵکو بکرێتە شارێکی گەورە. لە ساڵیادی 25 ساڵی یادی هەڵەبجەیە ئەپرسین ئاخۆ چی کراوە بۆ هەڵەبجە؟ لە کاتێکە کە ساڵیادی هەڵەبجە ئەکرێتەوە یادی هەڵەبجە ئەکرێتەوە لایەنە پەیوەندیدارەکان و حکوومەت چ بەڵێنەکەن بە خەڵک و دانیشتوانی شاری هەڵەبجە؟ ئایا بەڵێنەکان جێبەجێکرێن؟ ئەخوازین چەندین پرسیاری تر بکەین سەبارەت بۆی کە هونەر توانیوێتی لە ڕێگەی هونەرەوە بتوانرێت هەڵەبجە بکرێتە چیرۆکێک و هەموو جیهان ئەم چیرۆکە بزانێت وەک چۆن لە فیلمی تایتانیکە ئەبینین چیرۆکێکی خۆشەویستی یاخود چیرۆکێک کە کارەساتێکی سروشتی بووە بەڵام هەمومان ئەزانین چیرۆکەکەمان لەبەرە ئاخۆ بیر لەوە کراوەتەوە کە کارەساتی یاخود چیرۆکەکانی شاری هەڵەبجە بکرێتە درامایەکی بەهێز و بتوانرێت بە گیانی بناسیین. چەندین پرسیاری تر لەگەڵمان نابن. هەڵەبجە بۆ تقریبا بوو بە ئاوین دەستکەوانێک هەر کەسە ترشی خۆی تیاکتێ و دوایی بەس تەقەتەقەکەی بۆ هەڵەبجە بوو بەڕاستی. خەڵکی هەڵەبجە خۆی خاوەنی هەموو مەسەلەکانە لەبەرەوە خەڵکی هەڵەبجە هەر داواکارێکی هەبێت داواکارێکی ڕەوایە. کۆمەڵی دروشماوە دووبارە بێتەوە ساڵانە. لای ئێمە تەنها ڕۆژی کارەساتەکەیە. ڕۆژی کارەساتەکە ئەنوا و ئەشکال گۆڕانکاری بەسەر ئەو شوێنەکەی هێنن بۆ یادکردنەوە وەڵام دوای یادکردنەوەکە تەواو. هەموو ماڵ و مناڵەکەی تیا چۆ ژێرزەمینەکەی هەفتا وەش کەسی تیا بۆ کەسیان دەرنەچوون. خەڵکی هەڵەبجە تەواو بێزار بووە ئەوە تا بڕوا بکە لەوانەیە ئەمڕۆ ئەوەی کە ئێوە بینی بێتان لە سا یعنی بێ ئەملاو لە هەشتای خەڵکی هەڵەبجەن و بێکە هاتووەتە دەرەوە بۆ مەزارەکە. تەمەنا ئەکەم یادی هەڵەبجە بێتە کۆتایی هێنان بە چەکی کیمیاوی بۆ هەموو جیهان. لە 1970 ئەو ڕۆژە بوو کە ژیانی هەمومان گۆڕا بە شێوازێک گۆڕا کە تا ئێسش ئێمە نەگەڕاین تۆ دۆخی ئاسایی خۆمانۆک و ژیانێکی ئاسایی. من زۆر هەستی پێکەم بۆیە بەردەوام هەموو 16 سەیەک من لێرە بوو. داوامەوە بچن ناو کۆڵانەکانی شاری هەڵەبجە و لە معناتی خەڵکەکە تێبکەم بەڕاستی شاری هەڵەبجە شارێکی زۆر گەورەیە. هەر شاری هەڵەبجە بوو کوردی بە هەموو دەرەوەی وڵات داساند. وی ڕاستی بێ کە تۆ سەری هەڵەبجەکەی کۆمەڵی ئازار کۆمەڵی نەهامەتی بیدێنێتەوە بەڵام بەداخەوە وا بۆ 25 ساڵە چێ تەنها شعارە. هەڵەبجە و هەڵەبجەیە کە ئەمانەوێت هەڵەبجە و هەڵەبجەیە کە وەکو پێویست ئاوادان کرابێتەوە. برینارانی کیمیاوی هێشە ئاناڵێنن بەدەست نەخۆشەکانیانەوە. ئەو پێی کە بۆیان کراوە تا ئێران ڕەوانەکراوە نەیانتوانێت تا وڵاتانی دەروایەت 7 ساڵە 2006 و 2007 وڵی خەسەخانەیەکە کرێتەوە تا ئێساویشیان تەواو نەکردووە. ئەو ناو هەڵەبجەشە بینیت هێشتا کەلاوەکان وەک پێویست ئاوادان نەکراندەوە. ئاین تەنها لە ڕۆژی 16 سەرکی جادێنیوان هەڵەبجە سلێمانیش کۆمەڵە پینە پەڕۆیان بۆ کردووە. ئەو هەموو بودجەیە کە لەبەردەست حکوومەتی هێرێمایە بەداخەوە کە وایە هەڵەبجە بووە بە سمبولێک بۆ هەموو کورد بۆ هەموو کوردستانیەکانی هەر چوار پەرچە بەڵام بەداخەوە تەنها لە ڕۆژی 16 یەن بیریانەکەوێتەوە. ئەو پرسیارانی کە ڕوبەڕووی منێکی هەڵەبجە یاخود منێکی گەنجی ئەم شارەت کردەوە سەبارەت بەوەی کە ئایا ئەو دروشم و ئەو نووسراوە و ئەو ئاماژانی کە لەلایەن بەرپرسانی ئیداری و حزبی و حکومیش شوێنەکانی هەرێمی کوردستانەوە سەبارەت بە خەڵکی هەڵەبجە ئەوەدانی هەڵەبجەکرێ پێم وایە تا ئاستی چۆتە بواری جیاوازکردن بەڵام بەداخەوە مەعەلەسە بە شێوەیەکی سەرنجڕاکێش و جوان نەچۆتە بواری پراکتیکی و جێبەجێکردنەوە بۆ ئەوەی کە ئێمەی گەنج و بەگشتی خەڵکی شاری شەیدان لە ژێر سایە و سێبەریا بەحەسێنەوە. خەڵکی هەڵەبجە خەو بۆ بینێت کە هەڵەبجە بکرێ بە شارێک چاوەڕی ئەوەکەی لە ساڵی ئایندە یاخود ئیش بۆ کراوە کە ئەم هەڵەبجە بکرێ بە شارێک یاخو هەروەکو ئێستا ئەمێنێتەوە. بە بڕوای من وەکو پێشتر بینیمانە بەڵێنی زۆر دراوە قەنەعاتم نییە وەکو ڕابردوو کە ڕۆشتووە قەنەعاتمەوەی هەر وەکو ڕابردوو بێت یعنی شتێک نەکرێت کە بە پێی پێویست بێت. شتی سەرەتایی شت نییە یعنی بەڕاستی شت کراوە بۆ هەڵەبجە بەڵام شتی سەرەتایی کراوە قوتابخانەیە خەستەخانەیە یعنی کۆمەڵە شت کراوەوە سەرەتاییە لە هەموو شوێنێک هەیە. ئەوە شتێک نییە کە بڵێ کراوە بۆ هەڵەبجە جادەیە کارەبایە ئاومە لە هەموو شوێنێکەیە شتێ نەکراوەکە گەنجی سفادەی لێکە یا خێزانێک ئەگەر مناڵێکیان هەبێ بستنە دەرەوە جەوێکی خۆش بۆ مناڵەکە سازکەن شوێنێک نییە بەڕاستی
بەڕاستی هەڵەبجە تا ئێستشکە لە دەرەوەی هەڵەبجە ئەڕۆیتە دەرەوەی هەڵەبجە جادەیەک نییە کە تۆ بە مرتاحی بە جادەکە شابڕۆی. ئەگەر ئیجازەم بن سەرەتا من حەزەکەم وتەیەکی خۆمتان پێ بڵم کە یەکەم فستیڤاڵی هەڵەبجە بوو لەگەڵ دوو کەناڵی بیانیە زۆر سەریان سوورماوەتیان ئەمانەیە پێناسەیەکی هەڵەبجەمان بۆ بکەی. وتم هەڵەبجە وەکو ئاون و دەستکەوان وایە، ئاون و دەستکەوان عادەت وایە جاران دراوسێ بە ئەمانە دووەریان ئەگرت لە یەکتر عیبنەوە ترشیان تیاکوتە. هەڵەبجە بوو تقریبا بوو بە ئاون دەستکەوانێک هەر کەسە ترشی خۆی تیاکوتێ و دوایی بەس تەقەتەقەکەی بۆ هەڵەبجە بوو بەڕاستی. ئەگە بڵین هیچ نەکراوە بێویژدان نین شت کراوە، بەڵام لە ئاست یعنی مەزڵومیەت و ستەمکاری کە بەرامبەر بەم شارە کرا زائیدەن ئەوەی کە ئەم شارە کوردی ناسان. یعنی زۆر جار بارەکان سعید نەورەسی قسێکی زۆر جوانی هەیە ئەڵێ ئینسان نابێت لە کاتی تەعزیەباری و کۆسکەوتنیات تەنها بیر لە خەمی کۆسەکەی بکاتەوە، ئەوە بیر لەوە بکاتەوە کە ژیان ئەو بەردەوامیەتیان نییە هەموو شتەکان بۆ خۆی قۆڕەخکە. بۆیە بەڕاستی هەڵەبجە بووە تەسحیە، هەڵەبجە بووە سمبولێک میلەتێکی ناسان. بۆیە ئێستا هەڵەبجە پێویستە حکوومەتی هەرێم بۆی ڕووی خۆی جوانکە هەر کەسەیە سەردانی هەڵەبجە بکا بڵێن بەڕاستی کە لەلایەن ڕژێمی بەعسەوە زوڵمی لێکرا ئافرم دەسەڵاتەکەی خۆی ئەو حکومە کاتی کە خۆی هەیەی توانی بەم شێوە جوانیکە. تەنها داوام لە بەرپرسانەوەیە لە شانسی سێیا بیری هەڵەبجان نەکەوێتەوە بێن لە مۆنومنتەیە یادەکە بکەنەوانێ و بە هۆکاری چەند بەڵێنێک کە ئەیەن و دوای ئەگەڕێنەوانێ داوامەوە بچن ناو کۆڵانەکانی شاری هەڵەبجە و لە معناتی خەڵکەکە تێبگەن. بەڕاستی شاری هەڵەبجە شارێکی زۆر گەورەیە، هەر شاری هەڵەبجە بوو کوردی بە هەموو دەرەوەی وڵات داساند. بۆ هەستەکەی کە ناوگەڕەکان هێشتا کەم و کوڕی هەیە؟ بەڵێ کاکاران زۆر هەستەکەم لەبەرەوەی ڕاستە خزمەتگوزاری بکراوە، بەڵام شتێکی وانە کە خەڵکەکە کەمێک لە ئازارەکانیان کەم بکاتوانێ. بەڕاستی من ئێستا دایکم خۆی خەڵکی هەڵەبجەیە و کە ئێمە بۆ شاری هەڵەبجە ئەبینم کۆڵانەکانی هیچ گۆڕانکارێکی تیان نەکراوە، زۆر یعنی ناخۆشە. خەڵکی هەڵەبجە خۆی خاوەنی هەموو مەسەلەکانە لەبەرەوە خەڵکی هەڵەبجە هەر داواکارێکی هەبێت داواکارێکی ڕەوایە. بەلای منەوە هەر بەرپرسێک بەرپرسیارەتیەکەوێتە سەرشان بۆ بەدواداچوونی ئەو ویستانەی کە خەڵکی هەڵەبجە داوای دەکا. ناتوانین بڵێن هیچ نەکراوە چونکە من هەڵەبجەم پاش وێرانەکەی بینیوە و ئێستش ئەیبینم جیاوازێکی زۆر هەیە، بەڵام لەگەڵ ئاستی پێداویستی خەڵکی هەڵەبجە نیە. کاتی ئەوەش هاتووە تەنها ئێمە بیر لە ئەوە نەکەینەوە کە چی بکرێ، ئەبێ هەوڵی جدی بدرێ بۆ ئەوەی ناساندنی قەزەی هەڵەبجە بە هەموو دنیا، چونکە هەموو دنیا بەرپرسە لەوەی کە لە هەڵەبجە ڕووی داوە. وردە وردە کۆتایی ئێنرێت بە یادی شانزەی سێ کە یادی کارەساتی شاری هەڵەبجەیە. ئەپرسین ئاخۆ ئەو بەڵێنانی کە لەم ڕۆیە لانی پەیوەندیدار و حکوومەت یاریمی کوردستان دایانە بە خەڵکی شاری هەڵەبجەی خۆشەویست تۆ بڵێ لە ساڵی ئایندەیە ئەم بەڵێنانە جێبەجێ بکرێت. دوای ناوبڕێک ئەگەڕێنەوە وڵاتان دوور مەکەنەوە لەگەڵمانە.